بەڵام بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێ پێشتری ئاماژەم پێکرد تەورێکەمان باسکردن دەبێت لە سینەماوە و چەمکە جیاوازانی کە بەکاردێت و هەروەها دیارە باس لە بەرەو پێشچوونی سینەماش دەکرێت لە ئێستادا بە شێوەیەکی گشتی و هەروەها ناساندنی تەواوی کللتورەکان هەندێک کات لە ڕێگەی هوەری گۆرانی وتنەوەی هەندێک لە ڕێگەی نمایشکردن بەشێک لە هوەرەکانی دیکەوە دیارە سینەماش بێگومانێکێکە لەو هوەرانەی کە بەردەوام ناسنامە و شوناسی نەتەوەی وڵاتان دەستنیشان دەکات من گفتوگوی زیاتر دەکەم لەبارەی بەرەو پێشچوونەکانی سینەماوە ئەو بابەتی کە باسی لێوە دەکرێت ئەویش پرۆژەی دروستکردنی شارێکی سینەماییە هاوشەوی هۆلیوود یاخود هاوشەوی بۆلیوود لە هەرێمی کوردستاندا من گفتوگۆ دەکەم لەگەڵ بەڕێز هاوار مستەفا خان سینەماکار سوپاس بۆ بەشداریکردنەوە ئامادەبوون لە بەردەمی باین باش کوردستانی نافتیدا کاک هاوار دەمێ بزانم باباسێک لە چەمکی سینەما بکەین چەمکی سینەما خۆی چییە و ئەو گۆڕانکارانی کە تا ئێستا بەسەری داهاتۆ بەتایبەت لە سینەمای کوردیدا چی بوو؟ زۆر سوپاس هەڵبەت سوپاس ئێوە کەم ئەمە چەندەمین جارە لەسەر ئەم پرۆژەیە قساکەین لە ڕاستیە زۆر بە کورتی ئێستا لەناو هەندێ وەکوڵێ بارودۆخی کارگێڕی داین بۆ پرۆژەکە چ لەگەڵ حکوومەت و چ لەگەڵ سەرمایە گوزاری کوردی لە کوردستان و لە پەیوەندی داین هەڵبەت لەگەڵ دەرەوەش چونکە لە ساڵی 2019 لە یەکێتی ئەوروپا 44 ملیار یۆرۆی تەرخان کرد بۆ پرۆژە بۆ کیشوەری ئەفریقیا ئێمە هەڵبەتە بەهۆی سێرچەوە بەو ئەنجامانە گەیشتین کە ئەتوانین بڕێ لەم پرۆژانە ئەگەر لە ناوخۆیان سەر نەگرێ یا پشتیوانی نەکرێ چونکە ئەمە پرۆژەیەکی دوو دیویە باوڵین وەکو دراو دیوێکی وەبەرهێنانی کللتورە دیوەکەی تر بزنسە اینجا ئێمە ئەم پرۆژەیە ئێستا لە تاوتوێکردن داین لە ڕاستیدا لەگەڵ سەرمایە گوزارێکی هەرێمی کوردستان کە بە مەزەندەی ئێمە کە ئەم پرۆژەیە 4 ساڵە بێ باڵێن دەستمان پێکردووە بەڵام بەرهەمی 30 ساڵە لە ڕاستیدا ئەم پرۆژەیە ئەتوانێ هەلی کار دروستکە ئەتوانێ بایەخ بدا بە وەبەرهێنانی کللتور لە ڕێگای هوەری سینەما و دراما کە ڕەنگ بێ ئێمە لەم هەفتەیەدا دوو هەواڵمان بیست بەشێکی زۆر لە ناوەندی سیاسی تێگەیشتن کە سینەما چەندێک گرنگە فیلمێک کورتە فیلمێک ڕەنگە بتوانێ گرفتێک دروست بکە لە نێوان دوو وڵات بۆ نمونە یان کێشەیەکی دیبلۆماسی یا کۆمەڵایەتی هەر لەسەرەوە کاکاوە دیارە دەمە بزانم هەتاوکەم چەند ڕۆژی دوایش بۆتان دەرکەوتوە تا چەندێک بەرپرسان تا چەندێک هاوڵاتیان کەسانی یاسایی گرنگی دەدەن بە سینەما یاخود لە سینەما تێگەیشتووە من وەکو میدیاکارێک کە توێژینەوەم کرد وەکو بابی زانستی هەڵبەت هیچ لێکۆڵینەوەیەک نەکراوە ڕیف وەکو ئەڵێ ئیستیفتایەک یا ڕاپرسیەک کە بزانین بینەرمان هەیە یانە بەڵام من دڵنیام کە بینەری ئێمە لە ماڵەکانیان هەمیشە سەیری فیلمەکەن گرفتی ئێمە لە ناو سینەمادای لە هۆڵی سینەمایە کە ئایا بینەرمان هەیە یانە من دڵنیام لەوە سێرچم کردووە یا لێکۆڵینەوەم کردووە لە نەوەتەکان کە هێشتا شەڕی ناو خۆما بوو لە کوردستان لە 1970 هەر لەم شارە لە سلێمانی 20 فیلمی کوردی لە نۆرەیە بووە لە ناو هۆڵەکانی سینەما کە بینەریان بە سەدان هەزار کەس بووە کە ئەو کات باشتر بوو لە ئێستا بەڵام گرفتمان هەیە هەبەتە گرفتی زۆر ئەویش ئەوەیە ئەو گرفتانە چینەوە دەشمەوێت بەڵام پرسیارەکەم دەستکەوت تێڕوانینی بەرپرسان لە هەرێمی کوردستان چۆنە بۆ سینەما باڵێ پرسیارێکی زۆر جوانە چونکە ئەگەر لە وڵاتی ئێمە ئێستا سینەما و دراما بە شێوەیەکی پرۆفشنال بە شێوەیەک ببوایە کەرتێکی گرنگ لە پاڵ کەرتی کوشت و کاڵ و گەشتیاری و سامانی سروشتی ئەوە ئێستا ئەموت سوپاس بۆ بەرپرسانی ئەم وڵاتن بەڵام کە نییە هەڵبەتە ئەمە گرفتەکەیە کە ئێمە لە 30 ساڵی ڕابردوو یا تەنانەت ئەگەر لە 92ەوە لە دامەزراندنی پەرلەمان و حکوومەت دەست پێ بکەین من 15 ساڵ پێش ئێستا ڕەنگە کەسانی تریش پێشنیارمان کردووە کە پەرلەمان لە ناو یاساکانی پەرلەمان بابێک جێگەیە بکرێتەوە بۆ سینەما چۆن سینەما لە وڵاتی ئێمە و بەرهێنانی تێدا بکرێت چۆن مافی کۆپی و مافی بڵاوکردنەوە و نرخ و هەتا دوایی بەڵام هەتا ئێستا نەک هەر لە بەرپرسانی هەرێم دەتوانم بەمانەتەوە بڵێم لە 28 ساڵ یا 29 ساڵی ڕابردوو هیچ هێزێک لە کوردستان
بەبێ جیاوازی لە کاتی هەڵمەت و بانگەشەی هەڵبژاردن یەک تاقە وشەیەکیش چەمکی سینەمان لە هەڵمەتیش بەکاری بە هیچ شێوەیەک بەکار ناتوە بە هەموو هێزەکانەوە بە ئۆپۆزیسیۆنیشەوە. دیارە وردە وردە ئێستا تێگەین کە ئەم بایەخە زیادی کردووە، بەڵام هێشتا لای بەرپرسان کایەکی گرنگ نییە. باش کاک هاوار دیارە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کورتە فیلمێک بڵاوکرا لای وڵاتی ئێرانەوە کاردانەوەی زۆری بە دوای خۆی دایەنە. پێتان وایە دیارە ئەم کورتە فیلمە پێتان وایە ئەمە هیچ معدلەیەکی سیاسی گۆڕی بێت لە هەرێمی کوردستان و پەیوەندیەکان لەگەڵ ئێراندایە خودی چاوکێشەیەکی گۆڕی؟ هەڵبەت دیوە سیاسەکەی ئێمە ناتوانین باڵێن وەکو زانیاری قسەی لێ بکەین، بەڵام جموجەڵێکی وروژاند، ینی کایەکەی وروژاند کە ڕەنگ بێ هاوکات لەگەڵ ئەم کورتە فیلمە هەواڵی هیلێری کلینتۆن و چێلسی کچی کە خەریکی زنجیرەیەکی تیڤین لەسەر کچانی خۆر شەڕڤانان کە بە بڕوای من دوو فیلم و دوو بەرهەمی یەکجار جیاوازن. یەکێک لە ئاستێکی زۆر بەرز سەیری کوردستانەکە بەرخودانی کچانی کورد ئەکا لە ڕۆژاوا، ئەمەش یەکێک لەو فیلمانەیە کە پەیامێکی سیاسی ڕەنگ بێ هەندێک جار هەواڵگیریشی لە پشتەوە بێت کە ئێمە ناتوانین زانیاری لەسەر بدەین. بەڵام ئەم فیلمە بە شێوەیەکی گشتی بە بڕوای من بۆ خۆم هی ئەوە نییە قسەی لەسەر بکەم بە هیچ شتێک لە ئاستی هوەری یاستی هوەرێکەوە لە چڕێکەوە کەم و کورتی تێدایە کەم و کورتی لە نواندێن لە کارکتەرەکان، چونکە تۆ کە دەی بۆ نمونە کە باسی کەسایەتیەک بکەیت هەڵبەت ئەبێ ئەکتەرێکی زۆر ناوداریش بێت ئەو کەسە کە ڕۆڵە بینێ. ینی پەیامەکە لێرە تەنانەت لەو دوو کەسایەتیەی هێرانیش کە قاسم سولێمانی و ئەبوو مهندیسە نایچیە، ینی هەتا ئەو کەسایەتیانش بۆ نمونە ینی کەسانی ناسراو نینە و کارکتەرانە. ینی کاتێک قسە لە بەرهەمێکەکەین من پێم وایە ئەم بەرهەمەوەکو گۆرانیە کە هەفتەیەک زیاتر بڕناکات هەرەوە نەمایەوە تەواو کۆتایی بێت، چونکە لە بنەڕەتدا پەیامێکی سیاسی هەواڵگیریە لە دەوڵەتێکەوە بۆ هێزێک یا بۆ کەسایەتیە. بەڵام خودی سینەمایە خودی نمایشکردنی فیلمێک یا خود جۆرە کورتە فیلمێک بۆی لە خۆیدا هەڵگری پەیامێک نییە، نابێ و پەیامە بگەین لە ڕێگەی سینەما. بڵێت ئێمە تێگەیشتین لەم کورتە فیلمە، ئێمە جارە بێ بزانین سینەما هێزی نەرمی پێوترێ، ئابووری نەرم، یعنی ئەمە هێزێکی نەرمە، هێرشێک بوو بەم هێزە نەرمە کرایە سەر هەرێمی کوردستان، سەرکردەیەکی هەرێمی کوردستان تەنانەت پێشمەرگەشت، چونکە وا دەریەخات کە کورد بەبێ وڵاتێکی دیاریکرا نەیتوانێەوە ڕۆبەڕووی داعش ببێتەوە. ئەمە ئەگەر وەکو تێڕوانینێکی ڕاستی سەیری بکەین ئەمە دوورە لە ڕاستی، چونکە کورد بە ئێمە ئەوەشمان لە بەرچاوە پێشمەرگاوە بە ژیرفانی بەتاڵی خۆی فیشەکی کڕیوە چوە بۆ شەڕ. یعنی ئەگە قسە لەسەر وردەکاری زۆری ئەم فیلمە بکەین بە بڕوای من بەشێک لە ئیهانەی تایە بۆ کورد، چونکە هەم ئەوانەی لەو دیویش فیلمەکەیان دروست کردووە کارکتەری کوردن. کاکاوەرە بن دەمێ بزانم تۆ دەڵێ ئەمە بەشێکە لە ئیهانەکردن بۆ کورد. دیارە ڕۆژانە ئێمە چەندین دراما دەبینی لە کەناڵەکانی دیکەوە نمایش دەکرێت و چەندین کورتە فیلم نمایش دەکرێت و هەندێک کات ئەو دراما ئەو کورتە فیلمانە لە بەشێکی پارچەیەکی کوردستاندا تۆمار دەکرێت و باز لە کێشە و گرفتەکان و معاناتەکانی دانیشتوانی ئەو پارچانە دەکات. بەڵام لەگەڵەوەدا سێر دەکەین کە تونند و تیژی تێدایە لە خۆیدا دەستەواژە و چەمکی تونند و تیژی زۆر تێدا بەکاردێنێت، دوژمنجاری تێدا بەکارێن. ئەی ئەمانە خۆی لە خۆیدا چۆن بڵێ سوکایەتی پێکردن نییە بە کلتور و ناسنامەی کوردی لە کاتێکدا نمایشیش دەکرێت و پێشوازیشی لێ دەکرێت. بەڵێ بە دڵنیایەوە ڕۆدا جا من بۆی بە کورتی باسی ئەو بکەم کە ئەم گرفتە هەر لە کوردستانیە لە هەموو دنیا پێشتر ڕوویداوە. بۆ نمونە لە سینەمای میسری بەردەوام جلی هاوڵاتی عەرەبی کەنداو کە بەکار هاتووە لە شوێنێکی زۆر ناشایستە بۆ کەنداویەکان بەکار هاتووە، لە شوێنی سەماکردن و شوێنی خواردنەوە. هەمیشە کارکتەری کەنداو لە ناو فیلمی سینەمایی میسری بەلاواز سیر کراوە. لە تورکیا هەر لە سەرەتای دروستبوونی سینەماوە هەمیشە کارکتەری کوردی بە دز و جەردە و بکوژ لە قەڵەم درراوە. هەتا ئێستاش لە زۆربەی زنجیرە تیڤیەکان ئەیبینین هێشتا ئەگەر لە ناو ئەستەمبۆل لە ئەنقەرە فیلمێک سریالێک
چیرۆکێک هەبێت کاتێک کە بکوژرێن بکوژەکان دەموچاویان وا دەرەخەن کە ئەمانە خەڵکی ئەنادۆڵن ڕۆژهەڵاتی ئەنادۆڵن یان کوردن بۆ نمونە لە سینەمای عێراقیش ئێمە لە سەرەتا بینیمانیانی لە جەنگی عێراق ئێران سینەما بە بڕای من کاتێک وەکو ئایدۆلۆژیا یا وەکو سیاست دەوڵەتێک هێزێک بۆ قازانجی دەوڵەتێک دژی دەوڵەتێک شتێ بەکاریانە ئەم سینەمایە تەمەنی کورتە یعنی خۆی ناگرێت ئێمە لە ئەوروپاش بینیمانە مارتن سکۆرسیزی فیلمێکی دروست کرد لەسەر مەسیح گرتەیەکی بەباری کۆمەڵایەتی نەشیاویتیایە کەنیسە و مەسیح لە هەشتاکان بە دوای دەرێنەرەکە گەڕان بیگرن بیکوژن بڵێن تۆ چۆن مەسیح وا پیشانە دەیت ئەویش وتێتی مەسیحیش مرۆڤێک بووە مرۆڤیش ئەشێ چاکە بکە و هەڵە بکە و ژیانی خۆی ممارەسە بکە بۆیە ئەم حاڵەتە هەتا ئێستا درێژەی هەیە ڕەنگ بێ ئەمە وەکو سوپرایز وا بوو لە ڕاستیدا بۆ بەشێکی زۆر لە هەوادارانی ئەم پارتە یا ئەم کەسایەتیە لە هەموو کوردستان لە دەریشەوە بەڵام وەکوتم تەمەنی ئەم جۆرە لە کورتە فیلمانە کورتە هەرخۆی باش کاکاوەر گەرە بابەتێکی دیکە هەیە ئەویش سەبارەت بۆی کە لە هەرێمی کوردستاندا ئەمە کۆلیژمان هەیە پەیمانگای هونەرمان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ژمارەی کێچگار زۆریش ئاکتەرمان هەیە و دەرهێنەریشمان هەیە بەڵام کە تێبینی دەکەی سێر دەکەی سینەمای کوردی لاوازە بۆ چاوە گرفتی منە 30 ساڵیانی ئەگەر ئەم بتوانین ئەم پۆستەرە وەربگرین بۆ نمونە زۆر باشە باسێکیش لەم پۆستەرە دەکەین و باسی لە پرۆژەی بەڕێزیشت دەکەین کە بەنیازی شارێکی سینەمایی دروست بکەیت من ئەمەوێ هەر باسی ئەوە بکەم کە بوەرە باشە لای تۆ پیشانەدەی باشتر ئەم کەسایەتیانی کە لەسەرەوەن 5 کەسن دامناون لە تورکیا لە میسر لە ئەرمێنیا لە عێراق لە ئێران هەڵبەت هی سووریشەیە و زیاتریشن لەم کەسایەتیانە ئەمانە بە جیاوازی هەموو بێک نەزەریان کە ئەرمەنیە ئەوانی تر هەمویان کوردن خزمەتی سینەمای عەرەبی تورکی فارسیان کردووە یەکەم فیلمی میوزیکاڵی ئێران کە لە لای دەستەوە نزیکە بە ناوی دکتۆر لور هەم دەرێنەرەکەی کووردە کە کارکتەری سەرەکیشە و بەرهەمهێنەریشە ئەم فیلمە کوردێک دروستی کردووە لە ئێران کەواتە سینەمای سەرەتایی ئێران و تورکیا و عێراق و سووریا و تەنانەت میسریش کورد دەوریان بینیەوە لە دروستکردنی ڕەنگ بێ ئەو پرسیارە بکرێ ئەی باشە بۆ ئەم فیلمانە بە کوردی نین ئەو پرسیارە هەڵبەت لایەنێکی مێژووی زۆر دوور درێژی هەیە ئێمە لە جەنگی جیهانی یەکەمەوە تا ساڵانی 2025 کوردستان بوو بە 4 پارچە 4 پارچە کەوتە ناو سنووری دەوڵەتانێک کە تازە وەکو دەوڵەتی نوێ دامەزران بۆیە دەوڵەتی سەردەست زمانەکەی زمانی سەرەکی بوو بۆ کورد هەموو شتێک قەدەغەکرا ئەمانە بەشێکیان پەراگەندە بوون لە پایتەختەکانی ئەو وڵاتانە ژیانیان کردووە بۆ نمونە عەبدولحوسێن سەپەنتا لە تاران ئەم فیلمەی کردووە ئەحمەد بادرخان لە میسر فیلمی کردووە کامێران حوسنی لە بەغدا فیلمی کردووە عاتف یەڵماز لە ئەستەمبۆڵ فیلمی کردو یعنی کەسیان لە کوردستان نیان کردووە چونکە سینەما بۆ کورد قەدەغە بوو باش ئەو لە ڕابردوودا بەڵام خۆ لە ئێستادا لەگەڵەوەی کە گۆڕانکارێکی زۆر لە سەرجەم سێکتەرەکانی ژیاندا کراوە و وەک پێشتری ژوتم ئەکتەری زۆر باشمان هەیە و لەگەڵ ئەوەدا کەوەی کە دیارەمە بینە ڕائدەدا لەسەر ئەوە و لەگەڵەوەدا دەرهێنەری باشیشمان هەیە و دەقی باشیش هەیە بەڵام تا فیلمی زۆر باشیش کراوە بەڵێ بەڵام لەگەڵ ئەوەدا ینی بە شێوەیەکی گشتی زۆر نەناسێنراوە ئێستا بۆ نمونەدا دەنیشی سەری درامایەک دەکەی کە بە فارسی کراوە دواتر تەرجەمە یاخود دۆبلاژ کراوە بۆ زمانی کوردی بینەرێکی زۆرتری هەیە کەواتە بۆچی ئەمە لە هەرێمی کوردستاندا نابێت بۆ درامایەکی خۆماڵی یاخود فیلمێکی خۆماڵی بەرهەم نایێت بۆ شێوازە بێت و بۆ کوالیتێ باشە بێت بەشێکی پەیوەندی بە کای سیاسیەوەیە ستە لە وڵاتی ئێمە لە بریەوەی هونەرمەند ئەستێرە بێ وەرزشوان ئەستێرە بێ سیاسی بووە بە ئەستێرە ئەم بە ئەستێرە بوونا ئۆتۆماتیکیان کارەکاتە سەر کۆمەڵگا وە لە ڕاستیشدا لە ماوەی 30 ساڵی ڕابردوو کە من نەتوانم بڵێم نیوەی تەمەنم لەو ماوەیە بەسەر بردووە بە ورد و دریشتی کای سیاسی و کۆمەڵایەتی و هونەری ئاگادارم دوور نزیک یعنی ئێمە لە کوردستان ئەتوانم بڵێم بەشە گەورەکەی ئەحزاب و سیاسیەکانن حکومڕانیە بەڵام بەشە هەرە گەورەکەی هونەرمەند خۆیەتی من چەند جاری تر ئەم هێرشم کردوتە سەر خۆم بۆ هونەرمەندیش دەگەڕێتەوە بۆ دەرهێنەرەکانیش بەڵێ چکە ئێمە زۆربەی تەمەمان خەریکی ئەم حیزبانە بووین
لە ناو حیزبەکان کارمان کردووە دڵمان خۆش بووە کە وڵاتی ئێمە ئازاد بوو ئەبێ لە ڕێ ئەم حیزبانە خەبات بکەین خەباتەکەی ئێمە ببورەوەش حەزەکە باسی سینەما ئێستا زۆربەی هونەرمەندانی ئێمە نیگەرانن بەڵام لەگەڵەوەشدا کار هەیە هێشتا کار هەیە بەڵام منەمەوێت دیوە سەرەکیەکەی بۆ ئەو بگەڕێنمەوە کە وتمان سینەما هێزی نەرمە هێزی نەرمیش بە ئابووری نەرمیش ناسراوە ینی ئێمە بۆ ئەوەی ئەم کایە بجوڵێنین پێویستمان بە ئابووری هەیە ئەگەر ئەم ئابووریە سەربەخۆ بێ باشترە سینەما لە هەموو وڵاتانی باسم کردووە سەرەتا کەرتی تایبەت دەستی داوەتێ بەڵام لە عێراق کە حکومڕانی پاشایەتی ئەڕوخێ شۆڤێنی دێن بە ناوێکی تر سینەما خۆ بە خۆماڵیەکە لە ئێران سینەما بە فارسی ئەکرێت لە تورکیا بە تورکی ئەکرێت بۆیە کەرتی تایبەت ئەم مافەی لێ سەندرێتەوە دەوڵەت خۆی سەرپەرشتێکات چکە دەوڵەت پەیامی هەیە بۆ ئەوەی سینەمایەک ئاراستە بکات ئەم میلەتە بتوێنێتەوە لە ناو ئەم میلەتە دەوڵەتی ئێمە کە حەزەکەی بگەڕێمەوە سەرەوە دەوڵەتی ئێمە ناتوانم بڵێم هیچ ڕۆڵێکی نەبووە بەڵام ئەتوانم بڵێم بەبێ پلان بەبێ استراتیژ لە ساڵانی ڕابردوو تا سنووری 20 ملیۆن دۆلار لە فیلم و دراما خەرج کراوە بەڵام منیش ئەو پرساراکەم کوا ژێرخانی ئەم سینەمای کەواتە مای سەلمێنێ پلانی استراتیژی نەبووە دەوڵەتی ئێمە و دووبارەیەکەمەوە هیچ هێزێکی سیاسی لە هەڵمەتی بانگەشەیە باسی سینەما ناکەم بە هیچ شێوەیەک زۆر باشە کاکەوەر با بێنە سەر پرۆژەکەی بەڕێستان لە سینەما کارێک وە دیارەکەم بیستمە باس لە دروستکردنی شارێکی سینەمایی دەکەن لە شاری سلێمانیدا پێم وابێ ئەم پرۆژەیە چۆنە و لەکوێ دروست دەکرێت و گوژمەی چەنی پێویستە تا ئێستا هیچ هاوکاریە کراونی خود دەستان پێ کردووە شێوازی دروستکردن پرۆژەیە چۆن دەبێت هاوشێوەی هۆلیوود دەبێت هاوشێوەی بۆلیوود دەبێت یاخود هاوشێوەی ئەو شوێنە تایبەتانە دەبێت کە بۆ نمونە لە وڵاتی ئێرانیش بوونی هەیە بەڵێ لە ئێران لە سووریا لە میسر لە زۆربەی وڵاتەکان ئێمە هەڵبەت ئەم پرۆژەیەکی بزنسە ینی ئێمە لە ئەمە ئەزانین کە سینەما بۆ خۆی کردێکی زۆر گرنگی پیشی سازی و بازرگانیە و هونەر و پەیامە لە هەمان کاتدا لە وڵاتی ئێمە بەم ئاراستەیە نەڕۆیشتووە من کە لە میسر گەڕامەوە لە 2017 بڕیارمدا کە بگەڕێمەوە ناو کای سینەما چەند ساڵێک دابڕام لە ڕاستیدا کە گەڕامەوە هەر لە میسرەوە بڕیارمدا پرۆژەی بۆ بەرهێنانی فیلم دەست پێ بکەم ینی ئەمە دوو بەرگی پرۆژەکەیە کە بابێکیان دیوی بیزنسە ئەمەش دیوە هونەریەکەیەتی کە ڕۆژی سینەمای کوردیە ساڵی ڕابردوو لە سلێمانی ئەنجامماندا کە بۆنەیە کە ساڵانە ئیتر ئێمە ئەنجامێ دێن لە جاتی ئەوەی یادی سینەمای دنیا بکەینەوە کە ئەمیش ئەکرێتەوە لە کوردستان بەڵام ئێمە سینەمای خۆمانمان هەیە کە بە نەزەری من تەمەنی 83 ساڵە کورد 83 ساڵە بێ سینەمای هەیە و 100 ساڵ زیاترە لە ناو سینەما دەرکەوتووە وەکو فیلمی دوکومنتاری بۆ نمونە لە شاری سلێمانی لە ساڵی 20ەکان کاتێک کە فڕۆکەی بریتانی سلێمانی بردومانەکە بۆمبا بارانەکات ڤیدیۆی ئەم بۆمبا بارانکردن هەیە ینی کورد پێش ئەوەش لە ئەرمێنیا لە ساڵانی 15 هەڵبەت بە نەرێنی بە خراپی باسی کورد کراوە کە لەگەڵ ئەرمەن شەڕی کردووە بەڵام ئەم فیلمە ون کرا بە هەموو شێوەیەک لەلایەن ڕووسەکان یا ئەرمەنیەکان چونکە پێیان وا بۆ ئەوەش کارێکی تند و تیژە بەرامبەر بە کورد بگرێنەوە سەر پرۆژەکە من لە سێ بابی پرۆژەکە پرۆژەیەکیان جێبەجێ کرد کە ڕۆژی سینەمای کوردیە بەشی دووەمی ئاهەنگی دابشکردنی خەڵاتی ئەلمازگۆنایە کە هاوشێوەی ئۆسکارە بێت و دەتوانین بڵێن وەکو براند لە هی ئۆسکارش مهمترە بێت چکە ئۆسکار ناوێکە بەڕێکەوت ڕۆژنامەنووسێک کە پەیکەرەکەی بینی وتی ئەمە لە مامە ئۆسکار مەچێ بەڵام ئەلمازگۆنای خۆی براندێکی جیهانیە لە سەر و 500 ملیۆن کەس هەتا ئێستا ئەتوانێ ئەم شخصیتە بناسن بابی دووەمی کۆمەلگای ئەلمازگۆنایە کە من ناوم لەناو کۆماری ژیان دۆستی ئێمە ئەم پرۆژەیەمان بردمانە ژووری بازرگانی بردمانە دەستی وەبەرهێنان و لە هەولێر چەند جارێک پێشکەشمان کردووە بەڵام کاردانەوەکە هەتا ئێستا ئەرێنی نییە لە ڕووی ئەوەی کە ئەمە وەبەرهێنانە وەبەرهێنان لە سینەما بە نەزەری من زۆر زۆر گەورەترە لە وەبەرهێنان لە نەوتی ڕەش وەکو ینی داهاتێکە
ئەتوانی بۆ خۆشگوزەرانی بۆ ئاوادانی تەنانەت بۆ تەرخانکردنی بڕێکی زۆر بۆ کەرتی سینەما بەکاربێنی بەڵام ئێمە ئەبینین بە چ ڕەزالەتێکەوە بەدەست بۆ بەرهێنانی نەوت ئەناڵێنین هەموو کاکانی کۆمەلگا هەموو کەرتەکانی ژیان یەکێک لەوانە سینەمایە کە ئێمە بۆ کەرتی خۆمان هیچ سوودێکمان لە بۆ بەرهێنانی نەوت نەبینیوە باش بێنەوە سەر پرۆژەکە چۆنە یاخود چۆن دروست دەکرێوە دەتوانێت چۆنایی فیلمی تیا بەرهەم بێنرێت ئایا لە هەرێمی کوردستاندا ئێمە ستافێکی لەو شێوەیەمان هەیە تا بتوان فیلمێکی سینەمایی دیار بەرهەم بێن هاوشێوەی فیلمە جیهانیەکان بەڵێ من دڵنیام چکە ئێمە کاڵێن کوردستان تۆ شارە دروست بکرێت بەڵێ من ئەڵێم کاڵێم کوردستان ئێمە باسی هەر چوار پارچاکەین من ئەڵێم کوردستانی دەرەوەش کە ئەو کوردانن لە دنیا پەراگەندە بوون بە دڵنیایەوە من بۆ خۆم زیاتر لە 400 ناو کە بەس دەرهێنەرن پەیوەندیم هەیە ئیمێلم هەیە تەلەفۆنەکانیانم هەیە لە هەر چوار پارچەی کوردستان و لە دەرەوەش بۆ خاتری ئەوەی کە من لە ڕابردوودا زیاتر سەرقاڵی ئەوە بووم کە پرسیارێکەمی شاکرا ئایا کورد سینەمای هەیە من 23 ساڵ پێش ئێستا گەیشتومە ئەو بڕایی کە کورد سینەمای هەیە بەڵام سینەمایەکی لە ڕووی بازارەوە کز و لاوازە 5-6 ساڵ جارێک دەرەکەوێت 5-6 ساڵ جارێک بوونەبێ هەر بە هیچ شێوەیەک بەرهەم نییە ئەم پرۆژەیە بۆ ئەوەیە کە ئێمە لە ساڵێکدا بۆ نمونە حتا 10 فیلم بەرهەم بێنین ئێمە وەکو کۆمپانیا وەکو ئەم لەو شارە سینەمای لەم شارە سینەمای ئەم شارە سینەمایە ئێمە گەڕاوین لەکوێ دروستی بکەین یەکەم پانتایەکی زۆری ئەوێ لە زەوی بەڵام ناچارین وەکو لە هەندێک خەڵکی تر بیستمان کە زەوی لەم شار و وڵاتی ئێمە نەماوە هەمووی داگیر کرا هەمووی مۆنۆپۆل کراوە کەمترینی ڕنگ بێ بەشی ئەوە بکات کە پرۆژەیەکی ئاوای لەسەر بینا بکەین بەڵام ئێمە هەوڵی خۆمانە دەین تەنانەت ئەگەر لەسەر 1000 دۆنم 500 دۆنمیش بێت ئەم پرۆژەیە هەمووی جێگەی نابێتەوە بەڵام شێوازێکی مۆدرنایە خۆت بە شێوازێکی کۆن دروست دەکرێت بۆی کە بتوانێت ئەو فیلمانێک کە تێدا بەرهەم دێنێت باز لە ڕابردوو بکە یاخود باز لە زەمەنی ئێستا بکە ئەم پرۆژەیە دوو بابێک گەشتیاریە بکرێت زۆر بە کورتی ئەمە تاوەرێکە ئێمە ناومان لێ ناوە 8مین سەرسوڕهێنەری نوێی دنیا لە سلێمانی تاوەرێکی بەرزە ژیانی تایە کافەیە مۆزەخانەیە خەڵک ئەتوانێت چێژ لێ بینێ یعنی گەشتیاریە کەواتە ئەمە براندێکی سینەمایە ئێمە بە گەشتیاری لەم شارەیە ئەبێ ستۆدیۆ هەبێ ئێستا وەکو جاران نەماوە تۆ شارێک دروستکەی بۆی بڵێ ئەمە کوردستانە ئەتوانی ئەم شارە بە کۆمپیوتەر بە بەرنامەی پێشکەوتوو بیکەی بە کڕۆم وەکو چۆن ئێوە لە ستۆدیۆی هەواڵە کڕۆم کە کڕۆم چەندین ساڵە هەیە یانی بۆی ئەم پرۆژەیە بۆ من شەڕێکی 4 ساڵەیە لەسەری یەکەم بەردەوام وە دڵنیامە بێت سەری بخەین چونکە دەبێت دەست بکەین بە فشار لەسەر دەوڵەت من ئەزانم هەرسێ لە سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان کەسەکانی ڕۆژێک لە ڕۆژان کامیلیان بەدەستەوە بووە تەنانەت سەرۆکی پەرلەمان لە 2020 لە فیلمێکی من بەشداری کردەوەکو کارکتەر بۆیە ئەبێ بۆیان نوێ بکەینەوە کە کەرتی سینەما کارێکی زۆر گرنگە و هەتایەکە لەسەر هونەرمەندە بێ هونەرمەند بجۆڵێ بەڵێ سپاس بۆ بەڕێز هاوار مستەفا خان سینەماکار سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی لاین باش کوردستانی ئەمڕۆدا ماندوومان کرد دەسەکان خۆش بێ بە هیوای سەرکەوتن